بینەرانی بار سڵاوتانە بێت هەم کاتتان باش. من ئێستا لە دەربەندی ڕانیەم. ئەگەر سەیری دەربەندی ڕانیە بکەین لە ئێستادا دەبینی کە پڕ بووتەوە لە ئاو. ئەگەر چەند ڕۆژێک پێش بارانبارینەکە سەردانی دەربەندت کردبا دەتگوت لەوانەیە ئەم ئاوە چەند ڕۆژێکی تر یان خۆ چەند مانگێکی تر مەم شێ بەردەوام بێت و ئیتر وشک دەبێت. ئەوکو خۆمانە دەڵێن ئەگەر بدوی سوە لەژێر ئەم پردانەدا بە پیادە بپەڕیتەوە ئەتوانم بڵێم 2 مەتر و نیو یان خۆ 3 مەتر ئاو مابوو. ئەتوانی زۆر بە ئاسانی بپەڕیتەوە و تەڕیش نەدەبوویت. بەڵام بەهۆی ئەو شەپۆڵە باراناویە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕووی لە هەرێمی کوردستان کردو بە تایبەتیش لە سنووری ئیداری ڕاپەڕین ئەمەش وای کرد چەم و ڕووبار و کانیا و بەندا و پۆندەکان هەمووی ببوژێنەوە پڕ بوون لە ئاو. دەربەندی ڕانیە ئەم ساڵ گرفتێکی زۆری بوو هاوڵاتیان دروست کرد لە ڕانیە بۆ هۆی کە بەشێک لە هاوڵاتیان یعنی خەڵک هەبوو دەیگو بە هەفتە خۆم نەشردووە بەهۆی بێ ئاوی یان خۆت خەڵک هەبوو ڕۆژانە بە تانکەر ئاوی دەکڕی جا ئەوەی خەمی ئاژەڵەکانی بۆ بێت ئەوەی خەمی قوتابیەکانی بۆ بێت بە گشتی دەربەندی ڕانیە گرفتی زۆری بە هاوڵاتیان دروست کرد بەهۆی وشکە ساڵیەوە. بەڵام بەهۆی شەپۆڵە باراناویەکەی چەند ڕۆژی ڕابردوو ئیتر خەڵک دڵخۆشە و بەنداوەکانیان خۆت دەربەندەکان هەمووی پڕبوونەتە لە ئاو. بارانبارینی ئەمساڵ تاوەکو ئێستا لە سنووری ئیدارە ڕاپەڕین بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر دڵخۆشکرا ئەتوانم بڵێم بە ڕێژێکی زۆر باران باریوە. بە جۆرێک ئەمساڵ تاکو ئێستا لە سنووری ئیدارە ڕاپەڕین زیاتر لە 248 ملیم باران باریوە بەراورد بە ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا ئەتوانم بڵێم 4 هێندە زیادی کردووە. ئەمەش ساڵی پار تاکو ئێستا تەنیا 76 ملیم باران باری بوو لە سنووری ئیدارە ڕاپەڕین بەڵام ئەم ساڵ زیاتر لە 248 ملیم باران باریوە. ئەمەش وای کرد کە هاوڵاتیان دڵخۆش بن و ئیتر مەترسی وشکە ساڵی نەمێنێت. وەکو کەشناسەکان باسی لێوە دەکەن بڕیار وایە لە چەند هەفتەی داهاتوودا بارانی زیاتریش ببارن ببورن نەک بڕیار وایە بەڵکو پێشبینی دەکرێت لە چەند ڕۆژی ڕابردویان خۆت هەفتەکانی ڕابردوو بارانی زیاتریش ببارێت و ئیتر ڕێژەی بارانبارین لە سنووری ئیدارە ڕاپەڕین زیاتریش بەرز ببێتەوە و هاوڵاتیان ئیتر دڵخۆش بن بە بژانەوەی چەم و ڕووبار و کانیاوەکان.